بەڵە فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم مامۆستا. خوشکی بەڕێزم سەبری خان دادەگیان دەستی ئێوەش خۆش بێ. زۆر سپاس. زەحمەت نەبێ پرسیارێکم هەیە. بەڵە فەرموو خوشکی من. ئینسان عیب نەبێ بڵێن لەشگران نەبێ بەڵام دەستنوێژی نەبێ ئەتوانێت قورئان بخوێنێتەوە؟ بەڵێ بەڵێ تاوە بەڵە پرسیارەکەت یا گەیشت. هەرە بێت دەستنوێژ هەڵگیری. ئیشەڵا وەڵامت دەدەمەوە بەسەر چاو پرسیارەکەت گەیشت خوشکە سەبری. باسە چاو خۆش بێ زۆر سپاس دەستی خۆش بێ خوا حەفیظ. خوشکە باشەکەم خوشکە سەبری خواگەدارت بێ پەیامەکەت گەیشت ئیشەڵا جوێویستی وەڵام دەبی خوا لەگەڵ بێ خوشکەکەم خوا لەگەڵ بێ سەر چاو. خوشکی بەڕێزم خاتوو سەبریە دەڵێ ئینسان ئەگەر لەشی گران نەبێ بەس تەنها بێ دەستنوێژ بێ قورئان بخوێنێتەوە دروستە. لای مەسەبی شافعی ئیمام شافعی ڕەحمەتی خوا لێ بێ کە سەر مەسەبی ئێمە میلەتی کوردە ئەو بەلایە وایە لا يمسه إلا المطهرون مطهرون ئەوانەیە کە دەبێت دەستنوێژیان هەبێ واتە کە دەستنوێژن نەبێت نابێ هەر ئەوە دەستیش لە قورئانەکە بدەیت نابێ هەر دەستیش لە قورئانەکە بدەیت. بەڵام ئەبوو حەنیفە و ئەوان ڕەحمەتی خوان لێ بێ دەفەرمون مطهرون لە قورئاندا ئەمە بەس ئەو کەسەیە کە لەشی گرانە خۆشتنی لەسەر پێویستە. بۆیە بۆ ڕوونکردنەوەی جەنابەت و هەموو بینەران دەڵێم قورئان ئەگەر لە ماڵەوە تا بۆتان بکرێ لە هەر شوێنێکە قورئان خوێندەوە دەست لێدا با دەستنوێژت هەبێ دەست لێدا لە موسحەفا خوێندت لە قورئانەکەیە خوێندت با دەستنوێژتان هەبێ حتا بۆمان بکرێ دەستنوێژمان هەبێ. ئەگەر نەگونجا تۆ لە جاری وایە لە شوێنێکای لە میوانداریەکەی لە دەشت و دەرێکی ڕۆژانە خوێندنی چەند لاپەڕەیەکی قورئانی خۆتت هەیە چەند ئاەتێکت بەلانی کەمەوە هەیە دەستنوێژەکەت بۆ هەڵناگیرێتەوە. لای ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوا لێ بێ دروستە قورئان بەبێ دەستنوێژیش بخوێندرێ و دەست لە قورئانەکە بدرێ کەواتە تۆ لەو حاڵەتەدا کە دەستنوێژ زەحمەت بوو لەسەرت لەسەر ڕێی ئەبوو حەنیفە هیچ گوناهێکت نەگەیشتوتێ. عەرزم کردن تا بۆت دەکرێت دەستنوێژت هەبێ ئەگەر نەگونجا گونەهباریش نابی. وەڵا کاتێکی تریش ئەگەر لە ماڵەوە هەتان بێ تەفسیری کوردی هەیە کاتی خۆی تەفسیری جەلالەین و ئەوانە هەبوو ئێستا تەفسیری ڕۆشن هەیە تەفسیری ئاسان هەیە تەفسیری پوختەی قورئان هەیە تەفسیری ڕێبەر هەیە تەفسیری تەوحید هەیە تەفسیری ڕامانی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود هەیە. ئەمانە هەموو تەفسیرن واتە هەر قورئانەکە ڕێک لەگەڵ خۆیدا تەفسیر کراوە هەر لەگەڵ لاپەڕەکە خۆیدا واتە تۆ قورئانەکەش تێدا دەخوێنی تەفسیری مویسەر هەیە کە نووسنگی تەفسیر کردووێتی شتێکی زۆر جوانیشە هەر بە تەجوید کراویش لەناو قورئانەکەدا هەیە کەواتە لە ئەوانەدا بخوێنن. ئەوە مادام دە تەفسیرەکە دەیخوێنی هەر هیچ ئشکالت لەسەری نەبێ کە دەستنوێژیشن نەبێ با قورئانێکی ئاواتان هەبێ لە ماڵەوە جاروباریش سەیری مانای قورئانەکە دەکەی لەگەڵ یا ئاەتەکان کە حەزەکەی بزانی فڵان وشە مانای چییە فڵان ئاەت مانای چییە هەم لەگەڵ تەفسیرەکەشا دەڕۆی ناوبەناو هەمیش دەستنوێژیشن نەبێ ئشکالی لەسەر نییە. ئەوە وەڵامی خوشکە سەبری.